ڕاستی ئێمە لە دەربەنی خانەوەتی وە گروپی پاسی سوای دەربەنی خان پێمان خۆش بەشداری بکەین لە هەموو شارەکان چالەکی وها ئەنجام بدرێ بەشداریەکەین بە خۆشحاڵیەوە بەشداریمان کرد و خۆم و هاوڕەکانیشم لەو شەشەمەین من خۆم سێم ئەوانیش چوارم و پێنجەم بوون دەستیان چەند کەسن لە دەربەنی خانەواتون ساتوین هەمووتان پلەی باشتان بەدەستێنن بەڵێ سەرچاو تۆشەر لە دەربەنی خانەوەتی بەڵێ ئەمە لە دەربەنی خانەوە بەشداری ماگرۆ بە خۆشحاڵیەوە تەبعاً ئەمە چالاکێکی زۆر گرنگە هەم بۆ لایەنی تەندروستی هەم بۆ لایەنی ژینگەیی ئێمە خۆمان هەر گروپی پاسی سواریشین دەمێکە پاسیل بەکارێنین تقریباً لە 2018 پاسیل بەکارێن گروپێکی دەنەفەرین دەربەنی خان ئێمە بۆ بەدەستێنانی پلەکانی یەکەم و دووەم و سێم تا کۆتایی نهاتین تەنها بۆ پشتیوانیەگاتین بۆ ئەم پرۆژەیە ئێمە ئامانجی گەورەترمان هەیە وەکو بەشداریکردن لە چالاکیەکانە بەڵام ئەمڕۆ کە لێرە بەشدار بووین وەکو کەسێک بەشدار بووین بۆ پشتیوانی لەم پرۆژەیە زۆر گرنگە ئەم پرۆژەکە لە خورماڵە کراوە دۆ گرنگ پرۆژەیەکی تەواو گرنگە ئێستا ژەستی پێنەکەین دوسێ ساڵ دە ساڵی تر زۆر بە باشی ئێستی پێگەین کە چەندێک جێگەی خۆی گرتو ئەو پرۆژەیە دەستیان خۆش بێت دەستیم لای خۆشتە لە چوارچەوەی چالاکیە ژینگەیەکانی ئەمڕۆی خوڕماڵدا هەڵمەتێکی نەمامچاندن لەسەر ڕێگەی خوڕماڵ بۆ گوندی ئەحمەداوە ئەنجام درا من زانیاری زیاتر لە کاگهۆشمەند فارس چالاکوانی بواری ژینگەی وەرەگرم کاگۆشمەند سڵاوت لێبێ ئەمڕۆ نەمامەکان چی بوون کە چاندران و چەند نەمام بوون ئامانج لەم پرۆژانە چین سڵاو لە ئێوەش ئەمڕۆ ئەو نەمامانەی چێنراوە لە چوارچەوەی پرۆژەی هۆشیاری و چالاکی ژینگە دۆستی لە خوڕماڵ هەمووی جۆری سنەوبەر بووە نزیکەی 100 نەمان بووە ئامانج لەم جۆرە پرۆژانە ئەمڕۆ پرۆژەیەکی زۆر چالاکیەکی زۆری ژینگەی ئەنجامدرا ئامانج لەم پرۆژانە بە کۆکراوەی چیە ئێمە ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئەم پرۆژەیەن کە بیرۆکە و فکر و پلانی پرۆژەکە من دابنابوو لەگەڵ بەڕێوبەری ناحیەی خوڕماڵ تاوتوێمان کرد دواتر لیژنەیەکمان پێکێنا بە سەرۆکایەتی بەڕێوبەری ناحیەی خوڕماڵ و بەڕێوبەری چەند فەرمانگەیەک دواتر قۆناغ بە قۆناغ پرۆژەکانمان جێبەجێ کرد ئەو ئامانجەی کە ئێمە هەمان بوو بۆ ئەم پرۆژە ژینگەیانەی کە لە خوڕماڵە ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت ژینگە لە خوڕماڵە بکەینە کولتور ئەمانەوێت ژینگە ببێتە ناسنامەی شارەکەمان ئەمانەوێ قۆناغ بە قۆناغ ئەم شارەمان بەرەو بنیادنانی شارێکی ژینگە دۆست بەرین لە پێناو دابینکردنی ژینگەیەکی تەندروست بۆ هەمووان بەدەمەوە هاتنی خەڵک چۆنە تا ئێستا بۆ پرۆژەکان بەدەمەوە هاتنی خەڵک بۆ پرۆژەکە لە ئاستێکی زۆر باشا بووە و داواژەکەن لە خەڵکی خۆشەویست لە گەنجانی ئازیزی شارەکەمان ئەو نەمامانەی کە ڕوێنراون لە هەر شوێنێکی شارەکەمان بێت پارێزگاریان لێ بکەن دەستەکان خۆش بێ زۆر سپاس ئەمڕۆ جگە لە هەڵمەتی نەمام چاندن پێشبڕکەی پاسکیل سواری و هەروەها کۆمەڵێک سیمینار بۆ قوتابخانە و شۆردنی ناوبازار لە چوارچەوەی ئەم پرۆژانەدا جێبەجێ کراوە.